ئەمن یەک نمونە لەو بجێڕمەوە بەڵێ ناوی زولفان مەولود بوو ئەو چیرۆکەیە حەز دەکەم هەموو خەڵک بزانێ طبیعی دەرسێکی زۆر گەورە بوو لە بۆ من زولفان نوری مەولودی کەس بەتەمای من نەبوو گوتیا بڕۆ خی گەورەمان پێکرد ڕاز تۆ دەبێت زۆر یارمەتیدام وەڵا زۆر لە خەستخانەی مامەوە کەس بەتەمای من نەبوو وڵای حمەلاتێکی گەورەم لۆ کرا چیسم هەبوو لە جەرگم سەکەیان لۆ دەبینام لە خوار بەسەری ساس کلیەشم ڕاوەستا سەر غەستشم کرد مردم لێ بساکە هیچ کلیەکانم لەدەستدا زۆر ئاگام لێ دنیای نەبوو چەند کەس دەهاتە خزم و کەس داهاتەکنم ئێستاش دەجێڕنەوە دێ هاتی نەکردن وەڵا هیچم بەبیر نایەتە وەڵا هیچ پارەشم نەبوو خوای گەورە نادێ لایم بوو ئێستا کلیەکانی زۆر باسەوە قەسشم پێویست نییە وەڵا دکتۆرەکانی وتیان جەرجیش لەدەستدا کلیەکانشی دەستدا بوو ئەخوای بەزای ئێستا لەگەڵ قەسەکان و خوای گەورە شفای لێ ناردم بۆ دوندارە شاد کردنەوە ئێستا هاتم هەوێ لۆم دارەکان دەکەم و دەسای میرەبانی خوای گەورەم بەخشاندەوە ئەوەی تێگەیاندم ژیان بەدەست دکتۆری نییە زولفان دەرسێکی زۆر گەورە بوو لە بۆ من ڕۆژی ئافرەتە کات تیسێکی هەبوو لە جەرجی عادەتی ئەو عملیاتە بە جیهازی خەڵک بە 3 ملیۆنی دەیکا ئەمن بە ملیۆنەکی دەیکەم هات گوتی بێوەژنم گوتم ئەمن بە 900 کیلۆ دەکەم برایەکی لە گەریم گوتی ئەمن عملەمە گوتمەوە کردمە 800,000 ڕۆیشتن موعیدی عملیاتم دانێ دوایی کە ئێوارێکە یەک تەلەفۆنی کرد گوتی مەبلەغی پارەی زەکاتم هەیە طبیعی زەکات دەبێت تەحقیق بکەیت کە فەقیر بی ئەگەر یەکەچی فەقیری نەخۆشە بوو بەخێر لە بۆی بکەم زەکاتم هەیە گوتم باشە لە ئەسنای قسەکانی گوتی ماڵم لە بنەسڵاوی و کرێچیمە خزمی گەنجۆیمە گەنجۆ ناسیارێکی خۆمە ماری لە بەلاشاوی بوو بەس ڕقمی نەدەزانی کاتێک کە ئەوەم کرد گوتم باتە ئەکید کەمەوە تەلەفۆنم لەوە مەستا غازی علی کرد گوتم ڕقمی گەنجۆ دەکنا گوتی گوتم ڕقمەکەیم بدە ئیشم پێیتی تەلەفۆن لەو گەنجۆی کرد گوتم یەکە کاتێ دەرێ دوو منداڵم هێمالم لە بنەسلاوەیە کرێچیمە گوتی خزمی تومە گوتی ئەوە خزممە گوتم ئەو کۆ گوتی زۆر فەقیرن زۆر فەقیرن پیاوەکەی 3 ساڵ و پێش وفاتی کردی و زۆر فەقیر مندارەکانی کچکەنە گوتم زەکات پێ دەشکر گوتی خەڵ خێری پێ دەکاتم تەلەفۆنم لە حساباتی شار کرد لە شار و عملیاتە وەختی شتانەکە ئێرە نەکرابەوە گوتم ئەو نەخۆشە داخل لە 20 پارەی لێ وەرمەگرم پارەی خەستخانەکەش بە خۆم دەیدام گوتیان باش کاتێک کە عملیاتم لۆی کرد عملیاتەکەمان لۆ کرد حەسەب ئوسوڵ دەرس و لە خەستەخانەی هەشتەم ڕۆژ کە هاتەوە گوتم بڕۆ فەحسێکی دەرەجەی خینتم لە بکۆچی داوام دەرینە گوتم بڕۆ فەحسێکی دەرەجەی خین بکە فەحسی خینەکەی 8.8 بوو خینی ئەم نیش گوتم وەرەقە دەدەمێ بڕۆ تەواوی شار با بڵ خینت کە وەربگرا قچە خینت کەمە کە عملیاتیشم کرد کە دەر 200,000 دایە پۆکێت مەنی گوتم ئەوش لۆ خۆت بە دەرمان بدە زۆر کەیفی هات ئیدی ئەو نەخۆشەیە کە ناردم گوتم بڕۆ داخل بۆ پارەژ مەدا یعنی بکە بڵ خین دەدەی گوتی باشە چوە وێندەر لە کاتێکی لە تەواڕی شار تەلەفۆن گوتیان دکتۆر نەخۆشەکە زۆر تێک چووە کاتێک کە چووم لەسەر بێدی کەتیە ڕەنجی زرد بوو یەکسەر ڕیاکشنی خینەکەی کردبوو خینەکە لە جسمی وەری تەقابلێت و یەکسەر جەرگ و کلی ڕاوەستا بوو بە یەک جاری هیمۆگلۆبین بۆ 5 لە جێی کونەکانی عملیات کە دوو نێژداوی دەرهاتبوو خینی لێداهات تەسەوڕ بکە خینەکە وەکو ئاوی لێ هاتبوو بە حیات شتی وام نەدیتبوو طبیعی ئەو نەخۆشی ئێستا چ دەکەی پارەی خۆ ئەو پارەی کە خێرکەرەکەش پارەکەی خلاص ببوو یعنی خۆ ئەو خۆ نەگوت و پارەی من مەفتوح هەرچەند مەبلەغێک بوو مەبلەغەکەی تەواو ببوو گوتم ئەوە داخلی کەن لەسەر ناوی من ئێستا بکەن پارە خۆرە زبرە بەس ئەوە نەمری بگەوتە ناومەندارەکانی 22 ڕۆژان زولفان داخلی خەستەخانەی کرا 22 ڕۆژ بەبێ ئەوەی پارەی بدەنیانی هی خەستەخانەی پارەکان هەموو ئەمدا جگە لەوەش دەرمان هەبوو گران بوو طبیعی 11 جاران دکتۆر کامەران غەسلی کلی لێ بۆ کرد دکتۆری جەرگم بردە سەری دکتۆری طبیعی دکتۆر سەنگەر گوتی دکتۆر مستحیلە ئەوە ناچی دەمریتن تێدەگەی زۆربەی دکتۆرەکان دکتۆری خینی تووشی پەرکەمی بوو چەند ڕۆژ هیچ هۆشی نەبوو هیچ ئاگای لەو دنیای نەبوو یعنی حتا کە سوکاری گوتیان تازە ئەوە تاوا دەمریتن یعنی قەبری لۆ لێ بدەن و خلاص کەنجینەی دکتۆر ببێنە قەبرستانی گوتم بەس سەبر بگرن دەرزیە کە بوو گوتیان بە 2 وەرەقە گوتم ئەوە 2 وەرەقە بڕۆن لۆی بکڕن دەرزیە کە بوو لە بازاریش نەبوو لە خەستخانەی ڕاپەڕین هەبوو تەلەفۆن لە دکتۆر محمودی کرد گوتم گوت کاکەم بەس دەمە نەخۆش کرد گوتم حیاتی ئینسانێکی ئەو دەرزیان بدێت کاکە گوتی مەسئولیاتە گوتم کاکە ئەوەی بدە من کورەوەی ژیانی ئینسانە چییە ئێدی زۆر لێ پاڕامەوە دکتۆر محمود خوا خێری بنووسی دەرزەکەی دامێ کە لە ڕاپەڕینی هەبوو ئەو دەرزیە دکتۆری خینی هات تەڵەبی کرد والحاصل دکتۆری سەری پەرکەمی گرد هەموو شتێکم لە بۆی کرد
يعني نەتیجەکەی ئێستاکە حی و نورزق لەگەر منداڵەکانیتی و غەسلی کلێشی ناوێ و زەرجشی چابەوە ئەوە پێگوتم ژیان بەدەست دکتۆری نییە ژیان بەدەست دکتۆری نییە و ڕسمەکەیشتان لە بۆ دەنێرم کە لەگەر منداڵەکەی ئێستا منداڵەکەشی کارتی بیمەی تەندروستی هەیە لە میهرەبانی و پار ڕەمەزانێش مجموعە خێرخواست خانێکیشان لە بۆ کڕی ئێستا خانی خۆشی هەیە کوڕەکەشی پارتەرەیە ڕسمەکەیشتان لە بۆ دەنێرم کە زولفان دەرسێکی زۆر گەورە بوو بە من کەوا ژیان بەدەست دکتۆری نییە بە حیساباتی هەموو بەشەرەکان هەموو دکتۆرەکان دانگوت دەمری. میهرەبانی دڵسۆزی و لێزانی